ئێستا میوانێکی تایبەت مەبێ ئێمەش بەردەوامیە دەین بەو گۆڕانکاریە و لە هەواڵ ئابوورەکانی کوردستان 24 هەمیشە باسیەوەکەین کە زێر چی بەسەر دێت و کاریگەری چی لەسرە و ئەو دۆخە ناجێگیریەتی هۆکارەکەی چییە بۆیە میوانداری بەڕێز سامان ڕۆژبیانیمان کردووە بەڕێزیان شارەزای بازاڕەدارایەکانن بە وردی لەسەر ئەم گۆڕانکاریە خێرایە ئەم ناجێگیریە قسەی لەگەڵەکەم بەڕێز سامان بە خێراتیم کات چی بوو ئەو دابەزینە خێرایە لەبەر چیەوە چی ڕوویدا خاڵێکی گرنگ هەیە کە ئێوەش پێشکەمێک پێشەسە باستان لەسەری کرد کە چین کانگایەکی زێڕی دۆزیوەتەوە زیاتر لە 1 ملیار دلار دەخەمڵێنرێت بۆ ئەم کارش ئێمە پێشبینیەکەمان وا بووکەوە دابەزینەکە دەکات بەڵام لەگەڵ دۆزینەوەی ئەو کانگا زێڕۆ و لە کامان کاتە پێویستە ئەوەی کەوا کرا لە کۆبنەوەکانی جیهاندا وتیان کەوا ڕێژەی سوو جێگیر دەبێ و دانابەزێت واتەم دوو هۆکاری هەبوو بەڵام ئەوەی چین کاک سامان چین خۆی ڕایگەاند وت ئێمە بۆ ناوخۆی چینە و ئێمە ینی نەینێرێتە ناو بازاڕەکانی کاریگەری دەبێت لەسەر زێر چونکە ئێساکانە چین زیاتر لە 2300 تۆنی هەیە هی خۆی زیاتر لە 2300 تۆنی هەیە بەرهەمێنە حازری هەیە بەڵام ئەوەی گرنگە لە یەک کاتاوتیان ڕێژەی دوو هەواڵی گرنگە بوو یەکەمیان ئەوەی چین دووەمیان وتیان ڕێژەی سوو کەوا بەپێی ئابووری ناسانی جیهان وتیان ڕێژەی سوو لە وەکو خۆی دەمێنێتەوە بەڵام لێرە جیرم پاوڵمان هەیە کەوا ئەم ساڵ وتی سێجا پێویستە دابەزێت دووجاری دابەزیوە جەک جارمە ماوە ئەویش دەی دوانزەیە ڕێژەی سوو پێویستە 25 خاڵی تر دابەزێت ئەمەش کاریگەری باشە بێت لەسەر زێر بۆیە کاریگەریەکە چیە بێت پێت وایە ئەم دابەزینە بەردەوامە بێت یان ئەم دابەزینە بەپێی ئەوەی زانیاریمان لەسەری هەبێ دابەزینەکە بەردەوام دەبێت تاوەکو ئاستەکانی 3950 يتەوە ژێر 4000 ئەمە زۆر گرنگە بۆ بەرهێنەرانی زێر پێویستە ئەمە بزانن کە ئاڵتون لە چ شوێنێک پێویستە تۆ بە فیزیکی بیکڕی خەڵکی ئێمە یا ڕاستەوخۆ پێویستە بزانێت ئێستاکانە زێر کاش 120,000 با پەنا نەبن بۆ ئەوەی کا بە 120,000 بیکڕن ڕاستە پەناگیر چاوەڕێ بکەن زیاتر دابەزێت بیکڕن بەڵێ نرخی چەند گونجاوە 3950 ئیتر وردە دەست بە کڕین بکەیت باش ئەگەر لە بازاری ناوخۆ بۆ نمونەگەر مسقاڵی زێر عار21 لە ناوخۆ بگاتە چەند بیکڕن ژێر 750 بیکڕدرێت ئەگەر نەگەیشتە و کاتە ینی تۆ پێت وایە گەیشتگاتە و ئەبێ بگات چونکە تا سێ هەفتەی داهاتوو پێویستە بگاتە بەو نرخە تاوەکو ڕێژەکە دووبارە بەرز بێتەوە بەرەو 4000 و بەرەو لوتکەی نێو هایەرهایەری تازە بەمەرجێک لە ماوەی ئەم 25 ڕۆژەیە بە هیچ شێوەیەک ئاڵتون جێگیر نەبێ لە سەروی 4500 دلار واتە لەم 25 ڕۆژەیە نەگاتە 4500 جێگیر نەبێ ئەو کاتێتەوە خوارە و خەڵک ئەو کاتە زێر بۆ 3878 پێویستە بێتەوە ئەمە بەپێی تەکنیکاڵ و بەپێی فەندەمێنت باشە چی وای لێکات بێتە ئەو ئاستانی ئەوەی چین ڕاستەوخۆ نایەتە ناو بازار ئێمە دوێنێ کە چین ڕاستەوخۆ ئەو هەواڵە بڵاو کرایەوە تقریبا لە 4245 دلارەوە هاتەوە 4033 دلار لە کاتێکان بەرهەمە نەهاتوۆتە بازارەوە کاتێ هێشتا ئەمە تەنها کانگاکەیان دۆزیوەتە هەر دەریان نێناوە هێشتا دەرنەهاتووە بەڵام ئەمە دەربێت و بێتەوە بازار کە چین ئەڵێ من نایفرۆشمەوە بە قسەی خۆی ئەڵێ من نایفرۆشمەوە بەڵام لە یەک کاتە ئەمە هاتەوە لەگەڵ یا هەواڵی گیانی ئابووری با بڵێن ئابووری ناسانی جیهان کەوتیان ڕێژەی سوودجێگیر ئەبێ ئەم دابەزینەی کە زیاتر لە 200 دلار دابەزی ئێمە بۆ ئەمە چیەکەین هەمیشە بە ئەو کەسانە ئەڵێنکەوە ئەڵێن ئاگدار بن لە کۆ زێر ئەکڕن پێویستە لە کۆ بکردرێت بە فیزیکی پێویستە تۆی بەڕێز لە ئەو ئاستانەی بیکڕیکەوە بتانی دوایی زەرەر نەکەیت مثلەن ئێستا بۆ نمونە بە 820,000 تۆ ئێستا بیکڕی دوو هەفتەی تر دابەزی بۆ 150 تۆ ئەڵێ من زەرەرم کرد با چم بیفرۆشمەوە 6,000 زەرەرکەم لەوە باشترە بۆ نمونە من زیاتر زەرەرکەم باشە تۆ بۆ چاوەڕێ ناکەی مەسەلەن دوو هەفتەی تر سێ هەفتەی تر بۆ ئەو ناوچانەی کەوا دامان ناوە 3850 3950 لە نێوان ئەم 1000 دلارە پێویستە مەسەلەن ڕەنگە شەو بازار داخرابێت تۆ فریان نەکەوی بیکڕی لە 950 3950 تاوەکو 3850 لەو نێوەندا هەر کاتێک بازار کرابەوە ڕاستەخۆ بیکڕن زۆر
بە پشتیوان بەخوا خێری لەکەن. باشە بەڵام بۆ کۆتایی ئەم ساڵ ئەمە تا کۆتایی ئەم ساڵ بەم شێوەیە بێ بۆ ساڵی ئایندە ئەم نرخاوک خوێمێنێتەوە یاخود ئەو کەسانی لە 3,000 کڕیویانە قازانجەکەن زێر لە هەر نرخێکا بیکڕیتەوە هەمیشە لە خێری چونکە هەمیشە پەناگەیەکی سەلامەتە دروستە باشە. بەڵام لە ماوەیەکی دوور و درێژ ئاگەردان بۆ دوورمەودا ئەگەر ئێمە قسەی لەسەر بکەین بۆ ساڵی ئایندە پشت بخوا بەرەو 7,000ش ئەڕوە تا ینی مسقالێکە بێتە چەند مسقالێک بۆ ملیۆن زیاتر ئەڕوە بەڵام بۆ ئێستا ئێمە چاوەڕێ بکەین لەدا بەزینەکە بکڕین دروستە بەڵام بۆ ساڵی داهاتوو پێویستە ڕێژەی سو دووبارەیەکەم و ڕێژەی سو پێویستە 25 خاڵ تردا بەزێت تاوەکو پێ بنێتە قاچی تازە پێ بنێتە ساڵی تازە باش ئەمریکا ماکات ڕێژەی سوی بانکی دابەزێن ئەبێ دەی 12 دابەزێ 25 خاڵی تر ئەی ئەو پێشبینیانە چیە بۆی کە ئامارەکان بڵاو ئەوە تەنها سەر لێ شێوانی ئابووری هەموو ژیانە باشە داخرانی حکوومەتی ئەمریکا ئەمە چی لەیەکێتەوە چ کاریگەریەک دروستەکە لەسەر ڕێژەی سو لەسەر بازاڕەکان ئێمە ئەومان لەبیر نەچێت لە ساڵی داهاتوو ئیلۆن ماسکمان هەیە حزبێکی تش ڕاگەیەنێت ئەویش کاریگەریە بێ لێرە نەختینەی دۆلارمان هەیە پێویستە دووبارە کە ترەمپ دۆلاری تازە بەرهەم ئەهێنێت باشە ئەوەتا دۆلاری تازە بەرهەمەیە کاریگەری ئەبێ لەسەر چی لەسەرەوەی ئاڵتون دووبارە بەرز بێتەوە لایەکی تری شتێترمان هەیە کە ترەمپ 38 ملیارد دلار قەرزارە دروست ئەمانە هەمووی باشە ئەمریکا بەچی ئەم پاڵەپەستۆی قەرزەی بداتەوە پێویستە زێر ئەوە نەیتر بەرز بێتەوە تاوەکو بتوانێت قەرزەکانی ساڵ بکات لە ڕێگای زێڕەوە کەواتە من ئێستا لەوەیان حەزەکەم دووبارێکێنەوە پرسیارەکەشم ورترکەمەوە توتت ساڵی ئایندە ئۆنسەیە گەگاتە 7,000 واتە مسقالێک تا 6,000 دێمنێت ئەڕوا بەڵام بەرەو 7,000 ئەڕوا پێشبینی ئەکرێت پێشبینی کەواتە بۆ مسقالێک 1,150,000 نزیکەی 80,000 ئەڕوات 1,380,000 ئەڕوا ئەم نرخا بینین تەواو ئەیبینی باشە کەواتە من پێم خۆشە بێت کە گەشتە ئەو ئاستە من تۆ لێرە جارێکی دیکە باسیەوە نرخ بکەینەوە و ئەو کەسانش کە زێڕەکردن چاوەڕێ بکەن تا دەگاتە 720,000 لەو ئاستا بیکەن لە 720 بەرەو 760,000 لەو نێوەندە بیکڕن بۆی ساڵێک لە بەرەوەی دنیا شەو نەبێ مثلەن تۆ بە شەو با سەعاتواری بانی کە دێتە 3,700 بازار داخراوە چی کڕی دروستە ڕاستە بەڵام بگانە ئەو ئاستە باشە ئەوەی گرنگە لەسەر داهاتووی نرخی زێر بە تایبەت لە هەرێمی کوردستان ئەمە زۆر جار باسیەوەکەن کە زێر جیاوازی هەیە نرخەکەی لەگەڵ بۆرسایە بەهۆیەوەی کە حواڵەیە چێتە سەر یاخود جۆرەکە جیاوازە بێت ئەمە گۆڕانکاریەکە چۆنە بێ لە هەرێمی کوردستان ئەوەندەی کە ئاگادار بن ئەو مسقالە زێڕی لە هەرێمی کوردستانە هەیە ئەگەر لە جیهان گران بێت گرانترە بێت لە ناوخۆ بەهۆی ئەو حواڵەیە کە لە سەرەتی بەهۆی ئەو باجێ خرێتە سەری بە هەر شێوازێک بە جۆرێک بێت لە جۆرەکان کاتێک لە دەرەوەی عراق و ئیمارات و ئەمانە کە کاتێک ئاڵتون بەرزتر ئەبێت کە دووبەی و با بڵێن ئیمارات و سعودیە ڕای ئەیکێشن بەرەو ئێرە قاڵب بەهێنن لە ئیماراتەوە دێتەوە عراق کە لە ئیماراتەوە هاتەوە عراق لێرەت باج ئەچێتە سەری کە ئەوان لە ئەمریکای کڕن باج ئەچێتە سەری کە هاتەوە دووبەی باج ئەچێتە سەری کە ئێمەش ئەیکڕین لە دووبەی بەرەو کوردستان دێتەوە دیسان باج ئەچێتە سەری بە گرانتر دێتەوە ناو دەستی ئێمە من و تۆی بەڕێز ئەیکڕین کاتێک ئێمە ئەیکڕین لە کاتی فرۆشتنەوە ئێستا لە ناو زێڕەنگران شاوشتە باو بووە تقریبا چی ئەکەن مثلەن تۆ بە 950 کڕیتە ئۆنسەی زێر 3,950 کڕیتە بڕۆرەوە بۆ لای بیفرۆشەوە پێی بە 3,900 لێتی وەرەگرێت 50 دلار ژێر بازار بە ئۆنسەی 950 لێت وەرە 900 لێتی وەرەگرێت بۆ لە بەرەوەی بۆ خۆیان قانزاج بکەن ڕاستە ئەویش دوکانی داناوە بەڵام بە هەر شێوازێک هەر زێڕەنگرێک 20 دلار بۆ 25 دلار لەو بینە معاملەی پێوە کرد ئەوە بەجددی زەڕەنگرێکی باشە بەڵام سەروی 50 دلار و 40 دلار و ئەمە بوو پێویستە دوور بکەیتەوە لە زێڕەنگرە واتە تا 20 بۆ 30 دلاریش ئاساییە دەست نەبڕاوە ئەو دەست نەبڕاوە باشە کاکسامان بە دەرفەت ێزان باسێکی زیویش بکەین چونکە ماوەیەک پێشە ساخۆمانزین خەڵکێکی زۆر هەر کردیە مۆدل زیوکڕین وان کرد زیویان بەرز کردەوە داهاتووی زیو بەکوێگات داهاتووی زیو ئێمە ئێساکانە تقریبان لە 50 دلار و 48 دلار و 51 دلار لەم نێوەندەیە زیو ئەگەر بتەوێت سوودی لێوەرگری
بۆ منداڵت سوودی لێ وەرەگریت دروستە خۆت نە منداڵت چکە زی و قاڵب بە بێبی کڕی و ئەگەر بە کڕینی دەستی باسی بکەین لە ژێر $50 46 47 48 پێویستە بیکڕی بۆ ساڵی ئایندا زیو زۆر قۆناغێکی جوانی لە پێشە بەرەو $70 بەرەو $80 بەرەو $110 قاڵب بۆ یەک ئۆنسە عەفوەن بۆ لەبەر ئەوەی زیو ئەبێتە جێگرەوەی ئاڵتون چەندێک بەرز بێت زیوش بە دوایە ئەڕوات ئێمە بە باش ێزین ئەوەی مامەڵە لە زیو ئەکات لە ژێر $50 با بکڕێت پێش ئەم سەیانە توانن ئێستا بیکڕن ژێر $50 ئێستا $52 ئەویش دابەزێت بەڵێ ئەویش پێویستە شتێک دابەزێت بۆ ئەوەی خۆڕێخستنەوە هەیە لە بازار ئەمە لەلایەنی فەندەمنتاڵ و هەواڵ با بڵێن ئەوە شتێکە بەڵام بەلایانی تەکنیکال خۆڕێخستنەوە هەیە لە بازاڕوانەی تەکنیکال لەم شتایانی بەباشی بینە دوێنێکە من ئەو دابەزینە لە پێش چاومان بووە باسمان کردو لەگەڵ برادران ئەم دابەزینە پێویستە بکرێت بۆ ئەوەی خۆی ڕێک بخاتەوە بەرەو لوتکەی نوێ بەڵام هێشتا دابەزینمان ماوە کەواتە لەو دابەزینە توانن زیویش بکردنەوە لەو دابەزینەی زێر بە لە هەمان کاتە زیویش دابەزێ ئەو کاتە توانین بیکڕین زۆر سپاس کاک سامان ڕۆژبەیانی سپاس بۆ وردەکاری و شیکاری جەنابتان سپاس بۆ ئێوە بەخێر هاتن دەستان خۆش بێت